قازی لە دەڤەری راپەڕین هاتنەوە سەر شەقام و بڕیاریاندا بە هەڵدانی خێوەت بە درێژایی هەفتەیەک لە بەردەم پەروەردەی ڕانیەمان بگرن. مامۆستانی ئیدارەی راپەڕین جەخل لەسەر بەردەوامی فشار و چالاکیە مەدەنیەکانیان دەکەنەوە تا ئەو کاتەی دەسەڵات داواکاریەکانیان جێبەجێ دەکات. بەشێک لە مامۆستانی ناڕازی راپەڕین خێوەتیان لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانی هەڵدا. ئەم جارەیان خۆپیشاندانی مامۆستان بێئومێدی لێ دیارە، دەنگ و سەدای دروشمەکان نابیسترێت و مامۆستایان بێئومێدن لە پرۆسەی خوێندن و بەڕێکردنی ساڵێکی سەرکەوتوو. بدیرەکان لستێکان هێناوە مامۆستایان ئەترسێنن، مامۆستایان چاوترسێنەکەن، ئەڵێ ئەگە داوام نەکەی ناوە لەم لەسە نووسم و موچەکەت ئەبڕێن. بەشێکی زۆر لە مامۆستایان ئەچنە پۆلەکانەوە، ئەچنە مەکتەبەکان، بەڵام دڵیان لەگەڵ ئێرەدایە. وەڵا هیچ بە شەوێکی ئاسایی بەڕێوە ناچێ. قوتابیانی زۆر ساردن لە پەروەردەکانی کەس نەکە لێر لە هەڵەبجە لە سلێمانی. بەڕای من ئەو ساڵ خوێندن فەشەل دێنێ. ئاسۆی پرۆسەی خوێندن لەژێر پرسیاردایە. بەڕاستی ئەو کاتێک کە ماوە ناتوانن هەم خوێندکاران بە دەرسەکان ڕابگەن و هەمووش مامۆستا لە ماوەی کەمەدا کە ماوە بتوانن زەبتی خوێندنەکە بکەن. حیزب ئیسلامیەکان و گۆڕان پشتی مامۆستایان بەردا. تێدەگەی کاچی من پشتی مامۆستایان بەردا و ئێستاش چۆن دەبێت ئۆباڵی بە ئەستۆی ئەو کەسانی کە تاوانبارن هەر چۆنێک بێت. ئەنجومەنی مامۆستانی ناڕازی راپەڕین بەڕێوەبەری پەروەردەی ڕانیان ناچار کرد بێتە دەرەوە و دوایین یاداشتیان بگەیەنێت. بەڵام بەڕێوەبەری پەروەردە وەڵامی پەیامی نەدایەوە سەبارەت بەشکاندنی بایکۆت و کردنەوەی دەرگای قوتابخانەکان لەو سنوورە. لەو لاشەوە قوتابیانی قۆناغی دوانزە لە ئایندەی خۆیان ئەترسن. هەمووی کراوەوە کاتە. ئەدی مامۆستانێکە لەسەر شەقا من ئەمە گرفت بۆ ئێوە دروست ناکات. من پێم گوتی قسە ناکەم کاکە داوای لێبن دەکەم ئەوە بۆی ئاگاداربی. بەداخەوە لایەنی پەیوەندیدار گوێ بەم خەباتەمان نادات و هەوڵی چارەسەرکردنی ئەم دۆخە چەق بەسۆ نادات. هەر لەبەر ئەمە بەردەوام دەبین لەسەر داواکردنی مافەکانمان. جۆری چالاکەکانمان گۆڕیوە و بە هەڵدانی خێوەت و مانگرتن. خێوەت و مانگرتنی ئێمە تەنها بۆ مامۆستایانی بایکۆتکار نییە، بەڵکو لەبری ئەوانەشە کە لە هۆڵەکانی خوێندن لە بەرخاتی چاوی گەشتی خوێندکاران چوونەتەوە هۆڵەکانی خوێندن. هیوادارم کە ماوەی خوێندنمانیان بۆ درێژ بکرێتەوە یاوکە مەنهەجەکە کەم بکرێتەوە، چونکە بەڕاستی لەم وەزعەتە ناتوانین خوێندن تەواو بکەین. مامۆستاکان گەشتونە دەرەجەیەکی ناڕەحەتی کە بە تەلەبەکان دەڵێنەوە بچن ئیشێک دۆزنەوە لە بازار بۆ باشترێکە لەوەی بخوێنن ئەمساڵ. ئێمە پۆلی دوانزەین، ئێمە نەوەی دواڕۆژین، ئێمە کوردستان بنیاد دەنین. ئەگە ئێمە بەم شێوەیە تعلیمەکەمان بۆ شێوە خراپ بێ ئەسڵەن کوردستان هیچ داهاتوویەکی نابێ. بۆیە هیوادارم وەزیری پەروەردە کە بەخسەکانی دابچێتەوە بە بڕیارەکانی دابچێتەوە. دەیان ماوەی خوێندنمان بۆ درێژکرێتەوە یانەوە تا منهەجەکەمان بۆ کەم کرێتەوە، چکە ناتوانین بۆ هەموو منهەجە زۆرە بۆ کاتەکەمە دەرسەکانمان تەواو بکەین. ئەگەرچی لە ئیدارەی راپەڕینیش ناڕەزایەتی و خۆپیشاندانی مامۆستایان درزی تێکەوتووە و بە ئەندازەی خۆپیشاندانەکانی تر مامۆستایان نەڕژاونەتە سەر شەقامەکان. بەڵام لەو لاشەوە پرۆسەی خوێندن بە تۆکمەیی دەستی پێ نەکردوێتەوە. هەروەک مامۆستایان خۆیان دەڵێن بە دەرونیش لەژاوەوە وتنەوەی وانە دەبێت قوتابیان چۆن لێیان وەربگرن. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، راپەڕین.